عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی ساڵتان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیە میوانداری کاکە ژی عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان ئەکتەر و شانۆکارن و لەگەڵ ئەوەشدا شاعیرێکی گەنج و لێهاتوون. گفتوگۆکەین لەبارەی شان و دراما و کاری بەڕێزیان کە بواری شاعریە شاعر دەنووسن. چەند پارچە شعرێکمان پێشکەش دەکات بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. کاکاژی زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ ئێوە بۆم دەرفەتە و سپاس بۆ کەناڵە جوانەکەتان. زۆر سپاس دەکەم، خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانی. دەمەوێت بڵێم گەنجێک چەند بوارێکی لە خۆ گرتووە، ئەکتەر و شانۆکار و لەگەڵ ئەوەشدا شعر دەنووسێ. ئایا مە ئەرکێکی کەمێک سەخت نییە بۆتە؟ من بە زۆر بواری ترا تێپەڕیتم تا هاتمە سەر نووسین. تەبعاً یەکەم بوار کە خۆم تیابینەوە بواری شعر نووسین بوو. موزیکم تاقی کردو یان شێوەکاریم تاقی کردووە. تر هەستم کرد لە نووسینەکان لە حەقی دێم. ماوەی 17 ساڵ لە بواری شعرە نووسم، بواری شعری پوچگەرایی پۆست مۆدێرن. ڕەنگە ناوەکەی تازە بێ بۆ ئێوە، بەڵام 17 ساڵە لە بوارە نووسم. دواتر ئەو قەسیدانەی ئەم نووسی هەستم کرد لەگەڵ تێکستی شانۆیە ئەگونجێت. اینجا دوای ئەوەی کە تێکستەکان بەنووسی هەوڵمدا وەکو سیناریۆک و سینۆگرافیان وەکو شانۆ داڕێژمەوە، دواتر ئیشی خراجم تێکرد. زۆر باشە کاتە کەسێکی لە هاتوو دەزڕنگێنی و لە زۆر بوارە کارت کردو. هەستەکەم وایە. هۆکاری ئەوە چییە کە چەند بوارێکە تاقی کردوێتەوە و لە ئاخیرایتر گەشتووی بەوەی کە دراما و شانۆ و شاعیری هەڵبژێریت؟ پێم وابێت لە بواری موزیکە خەڵکی لە من باشتر هەبوو، ئەوم بەجێهێشت بۆ کەسانی کە لە من باشترن. بەڵام لە نووسینە هەستەکەم ئیترەوە شۆنی منە. کاتە گرنگە هەر مرۆڤێک هەر تاکێک خولێ خۆی بدۆزێتەوە بگەڕێ بە دوای بوونی خۆیدا. بەدڵنیایەوە بەتەئکید من وەگوتم زۆر مەرحەلەم تێپەڕان تا لە نووسینە خۆم دۆزیەوە. ماندوو نەبیت. سپاس. چەند ساڵە ئەزمموی نووسینت؟ 17 ساڵ. 17 ساڵ تەمارێکە. بەڵێ بەڵێ. باشە. کاکە ئەژی ماوەی 17 ساڵە ئەنووسیت، نووسین چی پێبەخشیویت؟ نووسین جارێ ئەوەی پێشەوەی بڵم چی پێبەخشیوم، کۆمەڵێک دەردەسەری بۆ دروست کردم، وەکو سیاسی، وەکو ئەوەی کە بۆ نمونە ستایلەکە من ستایلێکی تازەیە، کۆمەلگا هەزمی ناکات. گوێگیری ئێمە هەر لەگەڵەوەی ڕاتۆشتی وەزنی جۆ لێ بێت، ڕێک بێت و زوو وەریگرێت. بەڵام ئەوانەی من لەبەرەوەی شعری ئازاد اینجا پوچگەراییشە، تۆزێک هەزمکردنی زەحمەتە. لەگەڵەوەشە نووسەر نەکبەترین جیلە لە کۆمەلگا، لەبەرەوەی تۆ چڵک و جەراعەتی و خەڵکان نووسیتەوە، کۆژانی ئەو خەڵکان نووسیتەوە، تۆ ڕۆژانە بەریەکەوتن لەگەڵم ئازارانە هەیە، ئۆتۆماتیکی ڕۆژانە تۆ کەسێکی ماتی، کەسێکی نازانم فەیسێکی داخراوت هەیە، یان بەدەگمەن پێکەنین دێتە سەر ڕوخسارت، ئەو نەکبەتیانە هەیە. لەگەڵەوە شاڕەنگە هەندێک لە خۆشیشت پێ ببەخشێ بۆ نمونە نووسینی کۆمەڵێک شعر کە ببێتە هۆی بۆ نمونە کرانەوەی دڵی کەسێکی تر. بەدڵنیایەوە خۆ نووسەر لە کۆتاییە زمان حاڵی ئەو کەسانی چوادەوری ئەو کۆمەلگایان، بەڵام ناخۆشەکەوێت تۆ پێش خەڵکی ئاسایی هەز بە برینەکانەکەی، پێش خەڵکی ئاسایی هەز بە حەدەسەکانەکەی. بێگومانەوە ئەوەرکێکە لەسەر شانی تۆی بەدڵنیایەوە بەڕای من ئەگەر شاعیر پێشبینیش نکات بۆ حەدەسەکان ئەو کاتە نووسەرێکی کامڵ نییە. کاتێککە چیتە سەر ڕووداوێک سەر حاڵەتێکە بۆ تۆ نامۆیە، بۆ نمونە پێشتر ڕەنگە نەتبینی بەیان شتەکە نوێ بێ لە بەرچاوت، چ هەستێکت بۆ دروستێت وەکو شاعیرێک پرسیارت لێکە؟ حاڵەتە حاڵەت هەیە تراژیدیە، حاڵەتیش هەیە شادیت پێبەخشێ. من هەم زۆر جا لەگە برادرە نووسەرەکان ماو گفتوگۆیاکەین، دەڵێم ئەگەر کیژۆڵێکی تازە پێگەیشت و بێت بڵێ شعرێکی خۆشەویستی ناسکم بۆ بنووسەوە ماڵوێرانە، لەبەرەوەی ئێمە ئەو کەسانی کە لە پوچگەرایە نووسین بەدەگمەن شعرێکی تەڕووناسکە نووسین، زۆربەی باسی نەهامەتیەکانیان بەریەکەوتن لەگە وشەی مردن، تەنیایی، ئەو شتانی کە گۆشەگیری و ماتن. بەداخەوە ئەوە هەستێکی نەخۆشت بۆ دروست ناکات؟ بەرەوەڵا بەدڵنیایەوە بەدەر لە دنیای نووسین خۆم کەسێکم هەستەکەم هەپی فەیسم، بەڵام وەکو نووسین وا دەرناکەم. بەبەرکەوتن لەگەڵ تا و بەقسەکردن گفتوگۆکردن لەگەڵ تا کەسێکی زۆر ڕۆژ چۆنەڵێ گەشبین بە ژیان دەرئەکەوی، زۆر شاد بۆ ژیان دەرەکەوی، سەیرە ئەم فەیس و ئەم ناوەڕۆکە لەگەڵ ئەم جۆرە نووسینەیە بەریەکەوتنیان دوشتی جیاوازەوە، زۆر جیاواز و دش بەیەکن بەڕای من. هەر ئەزانی هەندێک جار
ئەو ڕووداوانەی چوادەور دوات دەکات کاریگەری لەسەر تۆی نووسەر بەجێ هێڵێت وەکوتم تۆ کۆمەڵک کۆژان و چڵک و زەراعەتی خەڵکە نووسیتەوە لە کۆتایی تەئسیری لەسەر تۆدانە تۆ هەموو ڕۆژێ بڵێ من تەنیا من خەمبارم ئۆتۆماتیکی تۆ خەمبارە بیت هەموو ڕۆژێ بڵێ من دڵخۆشترین کەسم و کاتە هەپی فەیسی هەوڵت داوە کە جیاوازیەک دروست بکەی لە بینی نووسین و ژیانی خۆت کە تەئسیرێکی نەرینی لەسەر بوونیەتی خۆت دروست نکات ئەم حاڵەتە شتێکی قورسە بەڵام زۆر جار ناتوانانی بیتە دەرەوە لەبەرەوەی ئەو نووسینەی کە نووسی لەوانەیە ئازارەکەمەوەندە گەورە بێ لە حەقینەی ناتوانانی بیتە دەرەوە بکەمیشن ئەو نووسرانی کە ئازارەکانی خۆیانە نووسنەوە من زۆر جار کە تێکستێکە خوێنمەوە ئەڵم ئەم تێکستم بۆ خۆم نووسی پێشتر بە گوێگرەکڵم ئەمەم بۆ خۆم نووسیوە بەڵام لە کۆتاییە شعر دەریایە تۆ وەکو ڕەنگەڕنگدانەوەی ژانی کەسێکی دیکەش بێت بە تاکید پێتەڵم شعر دەریایە تۆ پەرداخێک لەو دەریا دەرەکەی ئەو دەریا تۆکو برینی و خەڵکە سێرکە لە کۆتای هەمووان برینەکان شمانیەکە یان برینی خۆشەویستی هەمومان یەک ئازانیان بەجێ هێشتووی یان دڵی شکانووی برینەکانمان لێکە چێ باشە نووسین لەگەڵ شانۆ چۆن بەرێکەوتنێک بۆ تۆ دروست ئەکات ئەو دەقانەی کە ئەینووسیت بۆ شانۆ عادەتەن جیاوازیەکیە لەوەی کە تۆ حیوار جیاگەیتەوە لەوەی کە تۆ فەیس هەڵەبژێری بۆ ئەم دەورە نەک وەکو شانەوە وەکو ئەوی کە ئیشم لە فیلمیشا کردووە جیاکردنەوەی حیوارە تۆ سینۆگرافیات هەیە لۆکەیشنت هەیە اینجا تۆ کاری خراجی بۆ ئەەکەیت بەڵام تێکستەکە یەک جای خێنیتەوە یان لە کۆڕای خوێنی دویان بە کتێب بچێتە بەردەستی خەڵک بەڵام ئاسانکاری بۆ تۆ دروست کردووە بەتەئکید ئەگەر لە ڕێی حیوارەوە لە دەربڕینەوە بەتەئکید یارمەتی دەرە زۆر باشە هیچ کاتە بۆ لە کاتێکە کە لە فیلمێکە لە دەورێکە یاخود لە سەر شانۆ حەست بکەیت کاریگەری نووسین لەسرت بە دەربڕین دەرت بڕیوە بۆ نمونە حیوارێکت هەبووە تۆ هەست کرد بێ لە لای خۆتەوە وەکو شعرێک دەرت بڕی بێت لەگەڵ کاگاکۆڕەش سیناریۆی کورتە فیلمی خەونەکەم زەکەت یەکەم ئەکت دەستم پێگروتی لە دنیا شعر وەرە دەرەوە ئاوتی ئەو دنیا بەجێ بێڵەوەرە ناو فیلمەکەەوە کاریگەری هەیە بەتاکیری زۆر جار هاتن دەڕۆشی قورسە خۆت وا بکەی کە بەدڵنیەوە دووربینیەک دروست بکە گەر ناپێ ما بێ ناتوانانی بیتە بەتاکید هەنە جار کەسیت لەگەڵ خوێن تا تێکەڵ بخە هەنە جار مخریجەکەش دەورە بینێت ئەکید باشە لە چەند کورتە فیلما بەشداریت کردووە کورتە فیلمی خەونەکەم نووسین و سیناریۆی کاگاکۆ بولێرەوە حورمەتم هەیە بۆی زۆر هاوکاری منی کردووە و دەرهێنانی بەرهەم کاکە زاڵ دواتر فیلمی ئاوازی سەحەر هەر دەوری بوتوڵیم هەبوو بۆ نەخۆشی شێرپەنجام فیلمەکرا دواتر کورتە فیلمی پەنجەرە نووسین و سیناریۆی خراجەکەش یارخۆم کردم ئێستا لە فستیڤاڵەوە هیوادارم خۆناغێکی باش ببڕێ ئینشاءالله باگوێمە لە پارچە شێرێ بێت گفتوگۆکان بەردەوام زۆر چاکە پێشتر وتم شعری ڕۆمانسیزم زۆر کەمە نووسم بەڵام داوای لێ بردن شەکە مۆبایل بەکارێنم لەوانەی کە زاکیرەم باش نییە نیگەرانم لەوەی ڕۆژێکم هەبێ بیر لە تۆ نەکەمەوە بۆیە هەموو نهێنەکانم بە ناوی تۆ کۆدە بیر لە یەکەم دیدارم دەکەمەوە کاتێک گوتت چی دەخۆیتەوە بەبێ سێ و دووکردن وتم ماچێکی تۆ بەبێ شەکر کاتێک کە من تۆم خۆش دەوێ لە خۆم دوور دەکەمەوە لە تۆ نزیکتر دەکەمەوە کاتێک کە تۆم خۆشویست وەک میوانێکی شاهانە فەرموم لێ کردی بۆ دانیشتن لە ناو دڵم چەند جارێک پێڵووی چاویدا بە یەکدا نیشانەی شەرمکردنە تۆ بۆچی منت خۆش دەوێت یاریکی مەکربازانەی کچانەیە ناچارم دەکات بیر لە وەڵامێکی گونجاو بکەمەوە دانیشتم و پەنجەکانم بە یەکەوە گرێ دەدەم بە تۆنێکی لەرزۆکەوە دەڵێم چاوەکانت دیلیان کردووم هیچ بەرهەڵستیش ناکەم نازانم بۆچی لەناو ئەم هەموو مێنێدا تەنها چاوم دەچێتە سەر تۆ نازانم بۆچی کلیلی دەرگاکانی خۆم بە تۆ دەستپێرم بەبێ دوودڵی هەرگیز مەپرسە بۆ تۆم خۆشەوێ چونکە کاتێک خۆشەویستی پێش دەرگای لێگرتیت ئیتر تۆ جوانترین کۆیلەی خۆی بیستیت جارجار چاوی دەخاتەوە جارجار چاوی دادەخات جارجار چاوی دادەخات تا جوانەکانی چاوی نەبینم ئەمەوێت پێی بڵێم
ئازیز کوا پەردە ڕێگە لە تیشکی خۆردەگرێت بەڵام نەموت نازانم بۆچی هەستا و چەند هەنگاوێک لە مێزەکە دوور کەوتەوە گەڕایەوە و دەستە سڕێکی بۆ جێهێشتم شۆنی سوراوی پێوە بوو من وەک نیشانەی ڕازی بوون وەرم گرت دەشزانم ئەم دەستە سڕە بۆ فرمێسک سڕینج دەشێ ئەگەر خۆشەویستی یەک پێچ خۆی لا بدات دەستڕەکە و فرمێسک بەکاری بە تاکید هەر مەبەستەکەشەوەی دڵنیان ئێوە شاعیر هەمیشە دەستەخەنە سەر برینەکان دروستە لە دڵی منداڵێک یا گەنجێک یاخود بە تەمەنێک یاخود دایکێک و باوکێک و هەر ڕەگەزێکی دیکە ئەم دەستخستنە سەر برینانە بۆ ئێوە چ ئازارێکە بێگومان تۆ ئەگەر هەست بە ئازاری بەرامبەرەکەت نەکەیت ناتوانێت بنووسیت و حەقی خۆی بە نووسینەکە بدەیت شعر خۆی شعورە شعر لە شعورەوە سەرچاوی گرتووە کاتێک کە تۆ برینێکە بینیت شعوری هەستی پێکەی لە کۆتاییە ئەبێتە ئەو نووسنی کاتێت سەر کاغز بۆ شاعیر بۆ خەڵکی ئاسایی ناڵێن لەبەر ئەوەی شعر شعورە تۆ زیاتر هەست بە ئازارەکەکەیت لەبەرەوەی تۆ لە نووسینا باشیت خوا و بەهرەی پێداوی ئەیکی دە سەر کاغز دەڵێن شاعیر هەست ناسکە ئەمە هەر لەو ڕانگەیەوە سەرچاوە ئەگرێت وەڵی نازانم بۆ من وانە بۆ تۆوانە هەستەکەم ئەوەندەی کە زووتر هەست بە برینەکان بکەی مانای هەست ناسکی ناگەینێت آخر هەموو برینێکیش ناسک نییە برینی شەیەوەندە گەورەیە ئەوەندە قوڵەکە باز ناکرێت بە تاکید من خۆم حەزەکەم بەریەکەوتم لەگەڵەوە برینانە هەبێکە گەورەیە حەزم بە ئازاری بچووک پیاوی گەورە ئازاری گەورە بەقوت دەکات بێگومانە باوەڕ بەخۆبوونە چونکە ئەگەر هەرچەنە برینێک گەورە بێت تۆ بەهێزتر دەکات منیش پێم وایە سەرکەوتوو بیت ئەگەر پێت بڵێن کاک ئەژی دەبێت لەم سێ بوارەی کە کاری تێدا دەکات یەکێکیان هەڵبژێرێت کامیان دەستبەرداری کامیان دەوی بچمە هەر ڕێگاک لە کۆتایە گەڕێمەوە سەر شعر یەکەم وەکو نۆبەری خۆم سێرێکم جوانترین دنیاە کە من ئەتوانم ئازارەکانی خۆمی تیاڵ ڕێژم چۆن بۆ ڕۆل لە فلم کرد بواری ئەکتەری کرد فلم هەر حەزی لە مێژنەی خۆم بوو لەبەر ئەوەی کە شتەکان هەمووی ئیلاقات ئەبێ مخریجێک بناسی ئەبێت سیناریستێک بناسی دەورت ناداتێ یان تۆ دەرفەتە بۆ ناگۆجە لەبەرەوە حەزم کرد ئەو دەرفەتە خۆم بە خۆمی بم زۆر باشە پێت وایە گەنجەکانمان باوەڕ بە خۆبوونیان هەبێ وەک تۆ بە ئەنجام و ئامانجی خۆیان دەگەن پێم وانە بەتایبەت ئەم جی لە نوێیە هەستەکەم ئەیانوێ هەموو شتێک بە حازری بێتە بەردەستیان بەڵام هیچ شتێک بەبێ هەوڵدان نابێت بەجددی من تەمەنێکم بەخشی پێ تەمەنێکم بەخشی پێی نەک بۆ ناوبانک چونکە من هەستەکەم بە پێ ماندووبوونی خۆم ناسرااو نیم ناوبانگێکە گەرماندووبوونی لەگەڵ نەبێ پێت وایە سەرکەوتنی من هەمیشە ئەڵێم هەمیشە وتمە من بۆ ناوبانگیش ناکەم بۆ دنیای ئەدەبی کوردی ئیشەکەم یەکەم کەس بووم لە سنووری شارەکەی خۆمە دەستم برد بۆ پۆزمۆدێرن کە پۆزمۆدێرن بڕوای بە کلاسیک نییە بڕوای بە ئەو شتانە نییە کە لە ڕابردووە هەیە هەر هەموو شتێکی کۆنی کۆنکرێتی هەڵەوەشێنێتەوە پۆزمۆدێرن لەبەرەوە کۆمەلگا حەز من ناکات ئەکرێت دەبەی مەتا ئاین ئاوت تێ بگرن ئەشێت گوێنە پێبەن خۆ هەموو شتێک گوڵ تێگردن نییە هەر کارێکە تو دەسی تێمانایەوە نییە کە بەڕێک بێ باگوێمان لە پاشە شعرێک بێت لەو پۆزمۆدێرنەی باسی من ئەم کورتێک لەم قەسیدە پۆزمۆدێرنە ئەخوێنمەوە ئەمە ئەو دنیاە کە من حەزم پێێتیە بنووسم باش ئەم قەسیدەی ناوی سپەیسە واتە فەراغیان بۆشایی ڕاکشان لە ژێر ئاسمانێکی کۆن و پیردا یارمەتی دەرە کەمێک جڵۆ بۆ خەیاڵ شل بکەم تێفکرم کە هەر سەردەمە و هیچ شتێکە بیر لە هاوسەرگیری لەگەڵ ڕۆبۆتێک دەکەمەوە خەیاڵ دەکەم ڕۆژێک لەم شەقامەدا سەگێک پەت لە ملم کابوون با بۆ پیاسەیەکی باخی ئەوارانی شار هێوا شێواش لە مرۆڤ ناگەین ناچاری وامان لێ دەکات خۆمان فێری زمانی ئاژەڵیشکەین ئەم ڕووداوە دەبێتەوە چرخانێکی گرنگ سەردەمێکی نوێ دەست پێ دەکات ڕێز لە هەموو شتێک دەگیرێت گە لە مرۆڤ دنیا کۆن و پیر بووە بەرەومبردن دەڕوات کە لە ماڵ دێمە دەر وەک هیچ نەدیوێک لە هەموو شتێک دەڕوانم کە لە ماڵ دێمە دەر وەک هیچ نەدیوێک لە هەموو شتێک دەڕوانم ئاسمان شەقام
باڵندە تەنانە سیارەی خۆڵەکەش ئەزانی کاتێک زیندانیەک ئازاد دەکرێت بۆچی سەیری هەموو شتەکانی دەوروبەری دەکات شتانێک کە ڕەنگە لەو پێشبایەخشی بۆ دانا نابێت چونکە ئێمە چێژی بینینمان کوێرەوە بووە من باش نیم قەتیش باش نابم بە ڕۆژگارێکی خراپدا تێدا پەڕم دنیای دۆستایەتی مرۆڤم دنیای دۆستایەتیکردنی مرۆڤ سەرگێشکەرە هاوڕێتی ئاژەڵم کردوتە خۆ شێتیە بەبێ فەلسەفەیەکی جێگیر دۆستایەتی مرۆڤ ڕاگری دەی شێتی چییە؟ ئەوە تا من لە ناوڕاستی ئەم شەقامەدا لەگەڵ سەگێکی تووکنی ئەوروپی بێگانە گفتوگۆ دەگەن لەمەڕ بابەتی جۆرا و جۆر هەردووکمان قەیتانی پێڵاوی هیزرمان شل کردوێتەوە و من بابەتی ژن دەوروژێنم بەڕێستان وەک سەگێکی ئەوروپی چۆن لە ژن دەڕوانن تۆزێک بیر دەکاتەوە دەڵێ ژن فەتحی ژن پیاوی دەوێ نەگنێر لەگەڵ سەگەکە باسەکە دەبەمەوە سەر مرۆڤ ئەو کۆکێکی تون دەیگرێ وەک بڵێ کتێبێکی کۆنی تۆزاوی هەڵدا بێتەوە من بیناسم ئەم هاوڕێ من کاتێک کە ناوێکی تاڵ بەرگوێ دەکەوێت کۆکە دەیگرێت و پیشەی هەمیشەی خۆی بۆ شایەک وەردەگرێت و دەکەوێتە قسەکردن دیسان دەڵێت مرۆڤ کتێبێکی مێژوویە من چەند جارێک ختمم کرد بەڵام حیف بۆ مرۆڤ کۆتایی بە باسی مرۆڤ هێنا و زیرەکانە پەڕێوە سەر بابەتێکی تر ئەم جارە ئەو لە منی پرسی تۆک شاعیرێکی خەواڵوویتی هەڵدراوی فڕێدرا و چیت هەیە بۆ عاشق من کە تا ئەو ساتە بیرم لە پرسیارێکی وا ئەڵۆز نەکردبەوە وتم عاشق برینێکی تیمار نەکراوە بەسەر دڵەوە وەک سەگێکی بارەڵای بریندار کوە کێ تیمارکەرێتی برینێکی قوڵی خستە دڵمەوە عاشق تا نزیکی شەقبوون هێنای وەکو هەنار ئەمە موت و بەبێ خواحافیزی ڕۆشتم بەبێ ئەوەی یەک وشەم مابێ بۆ وتن دەمەوێت بڕۆم مەیلی خۆکوژیەکم هەیە بەڵام جوانیەکی کەم هەردوو قاسمی بەزەوە گرێداوە بۆ نمونە پوشکێشانی چۆلەکەیک لە کاتی بیناکردنی هێلانەکەی یاخود وەفایە کە لە سەگدا ماوە دەشێ ببێتە باشترین لیدەر بۆ مرۆڤ یان دوعەکانی دایکم کە هەمیشە دەڵێ کوڕم ئاخیرت خێر بێ دەستم تێناچێت دەستم لە جوانەکانی مرۆڤ شۆردووە و لە دەرەوەی مرۆڤ بۆ جوانی تر دەگەڕن بە جوانیشتانی تریشەوە سەرقاڵم ئیتر بۆ هەتایە نێوانی من و مرۆڤ سپەیسێکی گەورەیە دەمەوێت بڵێم هیچ شتێک من بە دنیای مرۆڤ نابەستێتەوە جگە لە ڕەحمی دایکم یەکەم جارتە بەرە وشانەکەی بەڵێ بێگومان دەمێ بپرسم مرۆڤ ئەوەندە لە یەک دوور کەوتوتەوە بە دڵنیایەوە دایک و ئەوەندە نامۆیە پێک بە یەکتر هەر ڕێک وەکو قەسیدەکە سپەیسێکی گەورە هەیە لە نێوانمان سپەیسێکی گەورە هەیە لە نێوانمان دەستخۆش یەکەم جارمە گوێم لەم جۆرە شوێعرە بێت ئەزانم داوای لە وردن لە بینەرانیشەکەم هەندێک وشەی نامۆی تایە ڕەنگە نەشیاوێ بۆ تەلەڤیزۆن بەڵام لە کۆتایی ئەمە دنیای پوچگەراییە ئەبێ کۆمەلگا قوڵی بەڕای من پێویستە لە هەموو ستایلەکان شارەزاییمان هەبێت وی کاتێ بەرکەوتنمان ئەبێت لەگەڵ شاعیرێکا لی تێ بگەین هەمیشە قسەیەکم هەیە ئەگەر ئەو شوێنەی کە من شعری لێ خوێنمەوە یان ئەو فستیڤاڵی من بەشداری تیاکەم یان ئەو کۆڕی کە من ئەچم وەکو شاعیر لەگەڵ شاعیرانی ترە ئەگەر ئەژێ عەبدوڵای تری لەبێ من بەجێ هێڵم ئەگەر کەسێکی تر لەو ستایلی من بنووسێت من بەجێ هێڵم چونکە ئێمە یەک ئەژێمانەوە دوانمان ناوێت کەواتە دەتەوێت هەر خۆت هەر خۆم تاکبیت بە تاکید بۆ هیوایم کە دیکتاتۆری نییە مافی خۆم مافی خۆتە هەر کەسێک دەتوانێت حەقی خۆی بەخۆی بدات گەگەر من وەک زریان بوونی خۆمم قوبڵ نەبێ ناتوانم بەرامبەرەکەشم قوبڵ بکەم بۆیە من حەقت پێ ئەدەم بیرکردنەوەی خۆت بۆ خۆت گرنگە بۆ ئەگەر وانەکەی ناتوانانی سەرکەوتو ببی هەم مرۆڤ ڕێز لە خۆی نەگرێت ناتوان ڕێز لە بەرامبەرش بگرێت بێگومان وایە هیوادارم کە ئەو سپەیسە لە نێوان تاکەکاندا مرۆڤەکاندا زۆر بچووک بێتەوە ناکرێت بڵم بچووک بێتەوە چکە بوونی هەردەمێنێت ماندوو نەبێت و سەرکەوتوو بی هۆی دوا ڕۆژێکی پرشنگدار و پەر سەرکەوتنت بۆ دەخوازم زۆر زۆر خۆشحاڵ بووم کەمڕۆ لەگەڵ پرۆگرامەیە گفتوگۆی زۆر زیاتر هەبوو پرسیاری زۆر زیاترم هەبوو بەڵام کاتی پرۆگرامەکە دیاری کراوە خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ بووی ئەگەر پارچە شعرێکی کوردماوە ئامادە بێت بۆ کۆتایی پرۆگرام خراپ نابێت شتێک هەیە شتێکی وەزن و قافیە خوێنمەوە زۆر باشە کۆتا
گفتوگۆی خۆت کۆتا قسەی خۆتمان بۆ بکە و پاشانەچینە کۆتای پرۆگرام. ئەمێ زۆر سوپاسی ئێوە بکەم بۆم دەرفەتە سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت ئەمێ سوپاسی چەند کەسێ بکەم کاگاکە و ڕەش کاک کاروان ئاوات کاک بەرهەم کاکەزاڵ کاک سەروەر ئەحمەد کە لە دروستکردنی فیلمی پەنجەرەیە زۆر هاوکارم بوو بە تەواوی هێزیەوە لەگەڵ ماوە زۆر سوپاسێکم. ڕێزمان بۆ تاوایان هەیە ئەی بۆ هاوڕێکی خۆت بێریڤان خان هاوڕێکی خۆت بێریڤان خان ئەمەتۆم لایەت نەکرد بەرپرسی هەموو کارە هونەرەکانی منە ئێستا ماندوو نەبن سپاسێکم. لەشتان ساغ بێت زۆر سوپاس بۆ ئێوە ئازیزان و خۆشەویستانی من پرۆگرامی ئەمڕۆمان هەتا کۆتایی بە شعرێکی کاکاژی عەبدوڵڵا چینە کۆتایی پرۆگرام شاد بەختەوەر بن. دڵم بۆت تەنگ بووە لەوەتەی ڕۆژتووی وێنەکانت هاوڕێم بووە بەخوا ئازیز یەک دەقەی خۆشیم نەبووە تۆ لەگەڵ من ڕاست کرد کە تۆ ڕۆیشتی زەردەخەنە و ژیان من برد هەرچی هەبوو لە یادت کرد بیرت دەکەم تۆ پێم بڵێ ئێستا چی بکەم تخوا مەڵێکە لە یادت کەم مەگەر دەکرێت خۆم لە یاد کەم من دەزانم ئەم تەنیاییە دەمکوژێ خۆشەویستیت دڵ و خوێن و دەمارە هیچ شتێک ئاهێ بە دڵمان ناهێنێت نەمەستی بادا نەگۆرانی نەدووکەڵی پیسی جگەرە بەخوا ئازیز بۆ من وێرانەیە ئەم شارە بەخوا ئازیز دڵم دەڵێ نابینەوە ئەم جارە.